ئەمێزیدەتر vê mijarê bi Rêzdar Sîrwan Tewfîq re gotûbêj bikin rêveberê bi bazarkirinê li desteya Geştûguzara Herêma Kurdistanê tu bi xêr hatî kak Sîrwan. Plan û stratîjiya we bi van rojên kêmên mayî heta bigehîne armanca we ya rêkordşikandinê 8 milyon geştyarî di 2023 de çi ye? زۆر سپاس بۆم دەرفەتە بێگومان دەستەی گەشتوگوزار بە هاوکاری بەڕێوەبەری تێگەشتیەکان لە سەرجەم پارێزگای و ئیدارە سەربەخۆکان ئامادەکاری تەواوی کردو چەندین لێژنەی جیاواز پێکاتوە هەم لە پێشوازیکردن لە گەشتیاران کە لە بازگەکان یاخود لە خاڵە سنووریەکان کە داخلی هەرێمی کوردستانە بن چ بە بەردەوام لە ناو شار و بە بەدواداچوون لە هۆتێل و موتێل و چێشخانەکان بۆی لە کەمترین گرفت بۆ ئارێشە بۆ گەشتیاری ئێمە دروست بێ بۆیە گەشتوگوزار و بەڕێوەبەری تێگەشتیەکان لە سەرجەم شارچەکەن لە ئامادە باشین پلان هەیە بۆی بتوانین ڕێژەی کە پلانی بۆ دانراوە ئەم ساڵ جێبەجێ بکەین. باشە divê cêbecêkirina planê de heyameke beşeka wê hingû dest pê kiriye jî kak Sîrwan. Em ji dûşemê ve geştyara dibînin hatine zûtir tên piranîşt kevne van du sê rojên pêş de beriya serê salê. Çi cudahiyek heye em bînîn bû geştyaran li gel dawiya salên çûyî di plana we de? بێگومان بۆ ئەم ساڵی 2023 ئامادەکاریەکان و هەم لە ڕازاندنەوەی شار و بوونی چەندین ئاهەنگی جیاواز لە شوێنە تایبەتەکان چکە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئاهەنگی فەرمی نەکرد لە پایتەخت بەڵام هۆڵەکانی ئێمە شوێنەکانی میێوانخانە و جێگا تایبەتەکان ئاهەنگی تایبەتی لێ دەکرێت بۆیە ئەمە وای کردووە گەشتیاری زیاتر لەم کاتە بە تایبەتی بۆ سەری ساڵ چەندی هونەرمەندی بەناوبانگ لە شار و شارچکەن لە وڵاتانی دراوسێ لێرە ئاهەنگە جێڕن بۆیە باشترین شوێن و دەرفەتە بۆ هەم بۆ گەشتیاری بیانی هەم بۆ گەشتیاری ناوەندی و خواردی و عێراق کە سەردانی شار و شارچکانی هەرێمی کوردستان بکەن. باشە بان ڕۆژێن مایî de di demekê de ku armanc ew e pêşbîniya desteyê ew e ku derdûra 200,000 geştyar bû bên vedanên serê salê bêtin. Heta niha çend hatine hejmarek ber destê we heye yanî ştûma ye? Na ئێمە لە 25 مانگەوە بۆ سەری ساڵ ئاماژە پێ دەکەین تا یەکی مانگ لە گەشتار لە یەکی مانگ قفلەکەین لەو کاتێ دیارەکەوێت کە چەند سەرمایەژی جێن باڵکەش لە هەرێما کوردستانê hene ew nîne ku bes ya havînê yan biharê me hebe her çarwez bû geştyaran cihên cuda cuda hene. سەردانا زیدەتر کیژان جیهات کەن di sermayê de geştyarê me? ئێمە بە پێی پلانی استراتیژی گەشتوگوزار دەمانوێت گەشتوگوزار تەنیا لە وەرزی هاوین نەبێ بەڵام لەسەر جەم وەرزەکانە بۆیە ئەمە یەک لە پلانەکانی گەشتوگوزارە کە گەشتوگوزاری زستانەمان زیاد بێ بۆیە چایەکانی ئێمە بە تایبەتی گارە کۆڕک حەسەنبەک پیرەمەگرون پێنجێن ئەمانە زۆرترین گەشتیاری زستانە سەردانەکە چکە بەفری لێیە لە یەکەم بارین هاتنی بەفرێستە بەفری لێماوە بەفرێ بۆیە ڕێژێکی زۆر گەشتیار لەم کاتیا سەردانی ناوچە شاخەوەکانی هەرێمی کوردستانەکەن. بێگومان پڕانی ئەوان ژنێ باشوور ناوەڕاستە عێراقێنە ژ ناوچەیان دن هاتن ئەمە گەشتیار هەنم ئاماژە پێ بکەن چ وڵاتێک جەهەک؟ ئێمە خۆشبەختانە ساڵ بە ساڵ ڕێژەی گەشتیاری بیانی زیاد دەبێت بۆ ئەم ساڵەکە 25 بۆ 100 لە هاتنی گەشتیارەکان گەشتیاری بیانین لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا لە 125 بۆ 130 گەشتیارەکان پێشتر ئێمە ئەو ژمارە 105 بوو گەشتیاری بیانی و دەروی عێراق سەردانی هەرێمی کوردستان کرد بەڵام ئێستا بە پێ ئەو پلانی دانراوە چاکردنی ژێرخانە ئابوووریەکە و ژێرخانە گەشتیارێکە و بوونی چەندین چالاکی فیستیڤاڵی جیاواز و ئەو بە بازارکردنێکە بەردەوام بۆ گەشتوگوزارەکرێت وای کردووە بە پێچانەوە گەشتیاری ئەوروپی ئەمریکی ڕۆژ ئاوای ئاسیا ڕۆژهەڵاتی ئاسیا ئێستا گەورەترین گروپی هۆنگ کۆنگ و سین گەشتیار بۆ سەری ساڵ لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێرە بن. باشە بە کورتی ئەم سەر 24 ژی باخڤین بڤان گەشتیاران ڕادەربازی 24 دەبین پلان و استراتیژیên wên pêşwext hene. Di demeke ku 2023 ew ku rêkordê bişkînin bi 8 milyonan nêzîkî wê hejmarê bûye rojîş li pêş mane. 2024 armanca we çi ye li gorî plana we danî çi jimareyeke? دەستەی گەشتوگوزار پلانی استراتیژی 24 و 25 تا ساڵی 2030 داناوە بەڵام ئێمە دێن ساڵانی 8 ساڵی لێ دەرەکەین ئێمە چەندین چالاکی جۆرا جۆر و فیستیڤاڵی جۆرا جۆر لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێ پێشانگای گەشتیاری ئەنجامەدرێ لەگەڵ ئەوەشتا دەستەی گەشتوگوزار پلانی هەیە کە لە چەندین پێشانگای نێودەوڵەتی جیهانی لە وڵاتی لەندەن لە ئەڵمانیا لە دووبای لە تورکیا بەشدار بێ کە ئەمانە گەورەترین چوار پێشانگای جیهانین گەشتوگوزار بە شاندێکی گەورە لەوێ دەچێت بازارکردنەکە بۆی بتوانین زۆرترین هەم گەشتیار هەموو بەرهێنی گەشتیاری بینی هەرێمی کوردستان لە ساڵی 2023. گەلەک سپاس Rêzdar Sîrwan Tewfîq rêveberê bi bazarkirinê li desteya Geştûguzara Herêma Kurdistanê. Spas bi amadebûnê.